سەڵاتتان لێ ببینەران دیارە دوای ئەوەی لە مانگە ڕابردوودا لە کاتی بانگەشەی هەڵبژاردن بەڕێز نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی ئیدارەی سربەخۆی سۆرانی کرد لەو دیدارەدا کۆمەلگەی داکی بەسەر کردەوە لەوێدا چاوی کەوت بە خاتونێکی خاوەن پێداویستی تایبەت بە ناوی ئاوات کە لەوێدا چالنجێکیان ساز کرد بەڕێزیان لەگەڵ سەرۆکی هەرێم لەو چالنجەدا باس لەوە کرا کە ئەوەی زووتر دەنگ بدات بە لیستی ١٩ پارتی دیموکراتی کوردستان دەبێتە براوە. لەوێدا ئەو خاتونە باس لەوە کرد کە دەبێ من یەکەم براوە بم بە پێکەنینەوە نێچیروان بارزانی باسی لەوە کرد کە ئەگەر تۆ بوویتە براوە هەرچیەکت بێ من بۆتی ئەنجام دەدەم. وە دیارە ئەمڕۆ ئەو خاتونە توانی لەو چالنجەدا ببێتە براوە. دەمانەوێت خۆی باس لەوە بکا کە چۆن بۆ چی کرا. سڵاوتێ بێ خاتووە ئاوات. سڵاو خێراتن سەرچەوە خێراتتان دەکەم. زۆر سپاس. خاتووە ئاوات لەو کاتێک کە لەگەڵ سەرۆکی هەرێم چالنجێکتان ساز کرد باس لەو ڕۆژە بکە چۆن بوو چۆن ئەو بیرۆکەیەت بواتە و چالنجە دابنێت زیاتر بۆ بینەرمان ڕوون بکەیتەوە و ئەمڕۆ پێم وایە لە پەیوەندێکی تەلەفۆنیدا سەرۆکی هەرێم پیرۆزبایی لە تۆ کردوتی بەڵێ تۆ بوویتە براوە. بەڵێ کاتێکە ڕێزانی سروان بارزانی سەردانی ئیداری سەربەخۆی سۆرانی کرد منیش دیدارێکم لەگەڵی هەبوو پێم گوتم قوربان هەمی جارە تو چالنجە دەنگ دەرات کردیە وی جارێ ئەزێتە بەما بە ئازاهاتی وی چالنجت لێتە بکەم گوتە من نابێ گوتی ئینشاڵڵا دێ بەما بە گوتی ئەوژ گوتە من هەگەتە برە بە ئەزێتە سیارێکی کڕم. ویجا منشی زۆر دڵخۆش بم نەک لەبەر هەر شتێکی بیت نا بەس چونکی چاڵنجان دیگە حەزیزی کوردستانی بوو دیگە ڕێزانی سروان بارزانی خۆشەویستی هەموو کوردستانیە یعنی ئە زۆر بێ دڵخۆش بووم ڕاستی یعنی هەم ڕۆژ ژماردیە حتا ئەوڕۆ هات ئەو شەویش نەنووسمە یەک دەقەش نەنووسمە سەعات 4 ئەس لە ماڵ دەرکەتم چون بەرەو سندوقی دەنگدانی. شەوی ڕابردوو هێر نەنووستی چاوە لە دڵخۆشیەوەی کە چالنجێکت لەگە سەرۆکی هەرێم کردووە دەتەوێت ببێ براوە. بەڵێ بەخوا من نەنووسە بووم هیچەوە دەکرد ببێ براوە چاوەڕێم دەکرد بمە براوە چونکە من بەڵێنم پەیدا بوو گوتم قوربان ئینشاڵڵا دەوێت چالنجشتا بەمەبە سەعات 4 لە ماڵ دەرچووم لەبەر دەرکرد هەوڵی دەنگدانی چاوەڕێم کرد حتا کارمان هاتن من دەنگی خۆدا و ڕێزانی سروان بارزانی پیرۆزبایی لە من کرد هەر ڕاستەوخۆ یعنی زۆر دڵخۆش بووم. لەو کاتە چاستت هەبوو کە گوێبیستی دەنگی جەنابیان بووی زۆر یعنی دیدارەکەم دووبارە بووە هەندە دڵم خۆش بوو یعنی وەمزانی یعنی هەستێکی ئەوەندە خۆشما بوو وەمزانی ڕێزانی سروان بارزانی لە تەنیشت منە پیرۆزبایم لێ دەک یعنی من شۆک بووم لەگەر ئەو تەلەفۆنەی بەڕاستی من لێرەوە دەستخۆشی لێ یەکەم لە جەنابیان و چاڵنجەکەی منی قبول کرد سپاس بۆخوا چاڵنجەکەیشم بردەوە سەرکەوتنیش بۆ لیستانۆت لسا جەنابی سەرۆکی داوا لە هەموو هاوڵاتیانی کوردستان دەکەم ئەوڕۆکە بچن کوردستانە خۆ بپارێزن بتە بلاخۆ بۆ لیستە جەنابی سەرۆکی لیستە ئارامی و ئاوادانیە لیستە خینە شەهیدە بلا ئەوڕۆکە ئەم پارێزگاریە لە وڵاتی خۆ بکەن لە کوردستانە خۆ بکەن. بەڵێ سەرکەوتوو بێمەش پیرۆزبایت لێ یەکەن گفتوگۆکەن لەگەڵ مامازات باوکی خاتوو ئاوات سڵاوت لێ بێ مامازات دەمەوێت بزانم هەستی جەنابت چۆن بوو کە ئەمڕۆ کچەکەت بووە براوەی ئەو چاڵنجە. وەڵڵاهی هەستم زۆر باش بوو لۆ هەموو کوردستانی لۆ هەموو مەسئولانی پارتی و منداڵانی پارتی ئێمە ئۆتێ بووینە هەموو یەک بووینە هەولە خۆتی خوای چاسیش دەبین و کوردستان ئەمە سەریەگری و بە هەموو شتەکی ڕێبەرەی چاکە بیشێمە بە هەولە خۆتی خوای ئەوە چیزی کەس کاک نەسیر و کاک مەسعود و من کۆسمە ماراخۆ و ئەسبە من دەری یعنی ڕێزیان زۆر لە من گرتیە ڕێزیان زۆرە لە من گرتیە زۆر جا پیاو نابی ئەو شتانە لەبیری بکە دڵخۆش بووی بەوەی کە کچەکەت بۆ براوی ئەو چاڵنجە. زۆر دڵخۆش بووم دڵخۆش بووم لەبەر ئەوەی کچەکەم ئەوی شازانی و ئاگای لێ و
ئەتێگەیشتیە و با کەس بی ها بەڵێ ئەمە لە دڵسۆزی ئێوەیە کاتێک کە کەسێک دڵسۆز بێ و ئەوەی کە چاڵنجێک لەگەر سەرۆکی هەرێم بکەیت بێگومان هۆی دڵخۆشیە و هیوادارم هەموو بە دڵسۆزی ئەمڕۆ لە سەر سندوقەکانی دەنگدان ئامادە بن دەنگی خۆتان بدەن بە لیستی ١٩٠ پارتی دیموکراتی کوردستان بە هیوای کوردستانێکی ئاوادان.